ئەی خوایە خوای یارمەتیم بە من تووشی چی بووم وازم لێ بێنێت خوا چیرۆکی کچێکتان بۆ دەجێڕینەوە کەوتوتە نێو جێژاوێک نازانێت چۆن لێ بێتە دەرەوە لە کوردەواری کچی ئەسڵزادا بەوە دەناسرێتەوە کە شەد لە دایکی ناشارێتەوە بەڵام لەبەرە ئەوی هێوی دایکی نەماوە نازانێت هانا بۆ چێ ببات باوکی هێوی ماوەیە کە هەستی بە کچەکەی کردووە کە کچەکەی کێشەیەکی هەیە بەڵام دەیشارێتەوە هێوی گیان کیان باوکە کچە جوانەکەی باوکی خۆی بەڵێ باوکەی حەیرانی دەبم بەس هێوی ماوەکە حەز دەکەم کێشەکەتێ لە بابێ خۆت دەشاریەوە نا باوکە گیان تۆ بە غەڵەت تێگەیشتووی هیچ شتێک نییە هێوی ئەمن ئەتوی باش دەناسم چاک دەزانم ئەگەر کێشەکت نەبی ئاوا مات و مەلول نابی نا باوکە سوێنە خۆم کە هیچ شتێک نییە کچە جوانەکەی بابی خۆی ئەمن ئەتوی بە هەموو دنیای نادەم جا ئەگەر مشکلەکە دەبی گوناحت دەگاتی پێم نەری چکە لۆت حەل دەکەم ئەگەر هەر شتێک بی باوکەیان دڵنیا بە کە هیچ نییە تەنها خۆم تۆزێ بێزارم ئەم ماوەیە لە ماڵەوە عینادی عینادی ماشەڵڵا لێبی خاری گەورەشت ئەوە عینادە هاتیم نیە بە خارێک خۆچی جا تۆزەک نەرم بە تا تۆزەکە مشکلەک هەیە نییە پێم ئەمریکاکە و لۆت حەل دەکەین ئێوە نییە وایە هەر لە خۆ ڕابدەری وایە وەڵڵاهی ئەگەر ئەتوو خوشی خۆت خۆش بێتن ئاگان لێ دەبی باوکە کەسێ خۆشی خۆی خۆش نەیە ئەی باش ئەگە خۆشت بێ لۆلی ناپرسی ماوەکە مات و مەلولە هێوی کچە جوانەکەمان خوشکە جوانەکەت باوکە خۆشمە بەڵام ئەم ماوەیە کەمێک تەسەڕوفاتی سەیرە تەسەڕوفاتی قۆڕ دەکەیت تەسەڕوفات نا بلێ ماوەکە مات و مەلولی ئەگەر ئەو کچە نازانە بە حیاتی تەسەڕوفاتی خراپی کردیان نازانم من وای بینم کو یعنی تەسەڕوفاتی کو قەلەقە یعنی هەست دەکەم لە شتێکە ترسێ هێوی ئەو شتە چێ لێ دەترسی ئەوە برای خۆت ئەوەش بابێ خۆت شەربی لە شەرتی خۆ ئەگەر لۆم جێبەجێ نەکردی برێ بابە چی خراپە باوکە گیان سوێنە خۆم کە هیچ شتێکی وان نییە ئێوە نازانم بۆچی وا منە بینن منە ڕووک و جارانم هەر وەک چۆن وتم تەنها بێزارم تۆزێ لە ماڵەوە تەواو باوکە بێزاری ئەوان نییە بە یارمەتیتان هێوی بەڵێ باوکە گیان کچمە لە دانیش ئەو تەلەفۆنە چێ بووە قەلەقی کردی نا باوکە گیان قەلەق نیم ئەوە هاوڕێیەکی خۆمە حەزەکەی لە پێشەوە جوابی هێمەوە هاوڕێی خۆتە بۆ لێرە جوابی نادەیتەوە ناکڕ بڕۆ جوابیتەوە باوکە سپاس باوکە گیان ئەم ماوەیە تەسەڕوفاتی زۆر سەیرە شتێکی لە بن سەرە دەبی ئاگامان لێبی کە دایک لەو ماڵە نەبی ئەو ماڵە وێران دەبی کەس ئاگای لێ نابی ئەو ئەتوو بێکەوەی هەمیشە ئاگامان لێکتری هەیە باوکە بەڵام ئەو کچە کەس نییە ئاگای لێبی چم جوێ لێ بگرم زام چێڵێ ئای بە کوڕم بەستە نابزانم چێڵێ بزانم چێوە قسەی لەگەڵەکە هەرچەندە زۆر ئاوی بە بەڵام بڕۆ باوکی هێوی لەو پیاوە نەبوو کە بە هیچ شێوەیەک لە مناڵەکانی غافڵ نەدەبوو بۆی هەمیشە چاودێری مناڵەکانی دەکرد نەیدەویست لە ڕێگەی ڕاست لا بدەن لەو چه قساکەیەوە هاوڕێم بوو هاوڕێت بووین زۆر قساکەی بە دزی ئەو قسەم ئەو نەکرد هەڵاتانە چییە قسە بکەیت بێدەنگ بێ پێویست ناکات تۆ هەموو شتێک بزانم ئەوە هەموو شتێ هەڵات لەورەی چییە؟ تۆم من براتم لە ماڵە پێویستە هەموو شتێ بزانم تێگەشتیان باوکە. ناوە چییە ئەو هەڵایەتانە چییە باوکە بۆ بە جاسوس بەسەرمەوە کچم شتێکی غەڵەت تاکە جاسوس بێ سەرتەوە
بەڵام ئێمە دەمانەوە یارمەتیت بدەین تۆش بە یارمەتی ئەو ناتێرە بەڵێ وایە باوکە من بۆ یارمەتیەوە هاتوومە. ئەگەر نا تۆ کچی خۆمی هیچ باوکەک جاسوس بە بەسەر ئەولادەکانی نەخێر باوکە گیان من مەبەستم تۆ نییە مەبەستم ئەو بوو من قسەم لەگەڵ هاوڕێکەمە کرد هیچی کە من هیچ کێشەیەکیشم نییە نازانم ئێوە چیتانە هێوی ئەو تەلەفۆنەی دەدەی باوکی قۆسەیدی کە بزانم لەگەڵ چێ قسە دەکرد بێنە نا ڕەشی نەکەیەوە بۆ دەکەمەوە ڕەشی ناکەمەوە بۆ ئەوەی لە نهێنی بێتاقەتی کچەکەی تێبگات بە ناچاری تەلەفۆنی بۆ دوا ژمارەی سەر مۆبایلەکە کرد و ترس و دڵە ڕاوچێ کەوتە گیانی هێویەوە. بەڵێ هێویگیان کچە کێت؟ والله حیاش ماچم بەخوای کچی خۆم ئەحواڵت چۆنە سەحەتت چۆنە باشی مامەگیان من هاوژینمە ڕەفیقی هێویم فەرمو تەلەفۆنت کردبوو واللهی بەڕاستیت چەندە ڕەنگە بە غەڵەت شتێ بگەی بەڵام بە تو هێوی باش دەناسی هێوی کچەکی زۆر باشە ماوەکە تۆزێک بێزارە و تۆزێک تووڕێ و گوتم ڕەنگە تو بزانی لۆ وەزعی وایە بە هەندێک پرسیار هەبوو ئەگەر جوابی مامی خۆت بدەیەوە هەموو سوپاست دەکەم نانە ئاساییە مامەگیان فەرمو وەڵڵاهی ئەگەر پرسیارەکانم جواب بدەیەوە بە ڕێک و ڕەوانی بەڕاستی خێرەکی گەورەت دەکاتی نانا لە خزمەتە کچم ئەتو لە چی هێوی دەناسی؟ من لە پەیمانگا لەگەڵ هێویم اینجا زۆرێکترمان خۆشەوێ و ئیتر ئەوە باسی خۆمان نەکرد پێشتر کە تەلەفۆنەکەی داخستە و تۆ تەلەفۆنت کردەوە وەڵڵاهی من سوپاسی جەنابەت دەکەم کە هێویت خۆش دێوێ و دڵنیامە هێویژەتی خۆش دەوێ و چەند ساڵە بێکەوە تەلەبە بووین و ئێستاش هاوڕێیتان بەردەوامە چکە لەو ڕۆژگارەی بەڕاستی هاوڕێیەتی وەکو جاران نەمایە وەڵڵاهی کچی خۆم بەڕاستی ئەگەر بێت و یارمەتی ئەو برادەرەی خۆت بدەین هێوی گیان ئەمن سوپاست دەکەم یعنی ئەگە برادەربی دەبی لە معناتی یەکتری بزانن وە نییە کچی خۆم چا ئەگە شتێکی بە مامی خۆتی بڵێ وەڵا شتێک هەیە ئەوەیە خۆی و ماوەیە تۆزە بەتاقەتە من پێت دەڵێم بەڵام بەمەرجێ تۆ شارمەتی بڵێ زۆر باشە ئەمان هێویم هەم خۆش دەوێت ئەمە لە جێی داک و بابیمە ئەگەر بێتەوە تو بە من بڵێ گورە وەڵا پاڵپشتیت دەکەم وەڵا خەڵاتت دەکەم بەس ئەو کچەی لەناو ئەو وەزعە دەرونیە دەربینین تاو زۆر باش ئێستا بۆ باسەکەم مام ڕەفیق خۆ دەزانی لەم سەردەمە خانەوەتی باش کەم بوونە بۆیە ماوەیە کە منش بێ فێڵم کە شو بە براکەم بکات بەڕاستی نامێت دێوی بۆ کەسی خراپێت ئەمەی بۆ براکەی من بێت اینجا مامەگیان پێم باشە تۆش قسەیەکی لەگەڵا بکەی بشکم ڕازی بێ زۆر باشە کارەوە ڕۆژەی کارەوە ڕۆژەی کتە جوانەکەم بەڕێک و پێچی شوو بکاو ئێشوکردنیش سنەتی حیاتە و بەڕاستی ئەمن پێگەورە دەبم کچەکەم شوو بە پیاوەکی باش بکە ئێوە دیارە برایکی هەیە چیژم هەرچەندە قسەکانیشی هەموو جێلێ بوو ئیشاڵڵە ئەمن پاڵپشتت دەکەم هەموو هاوکارێکت دەکەم زۆر سپاس کاتێکی خۆش زۆر سپاس کچم ئەتو کچی باوکی خۆتی بەڕاستی داوای لە بردون دەکەم نەباوکەوە مەڵێ ئێمە جاسوس نی باوک هەرگیز نابتێت جاسوس بەسەر کچەکەی بەسەر مناڵەکانی هێوی جان منیش داوای لێبوردن نەکەم بەڵێم باوکە نەڕۆین با بڕۆین کچم ئەوەمە دەڕۆین باش. ئەگەر پێویست بە هەر شتێک بوو تەلەفۆن بکە باشم باوکە گیان با بڕۆین خواتان لەگەڵ ئەلو
چاک قوتارم کردی خوا تۆ بۆ وا ئەەکەیت وازم لێ بێنە تکات لێ یەکەم کاروان وازم لێ بێنە وازت لێ نایەنم هەتا ئەو شتەی پێم گوتی نەیدی ناتوانم کاروان تکایە وازم لێ بێنە ناتانی ئاخر دوای تێت دەگەێنم کە دەتانی یان ناها ئازوچی پێم گوتی ئەوڕۆ سەعات 3 دێ هەمان شوێنی کە یەکتری تێدا دەبینین تێگەیشتی؟ دیسان چیتەوێ کاروان خۆت دەزانی باوکم نایڵێ لە ماڵ بێمە دەرەوە تکایە واز بێنە ناتانی؟ برێ دەچمە لای هاوژینی برادەرم بە خۆت نازانی هاوژین مێردی لە بۆ کچەکەی دیتیتەوە؟ چەند بێویژدانیت ئەمن لە مێژە ویژدانم نەمایە گوتم وەرە و تەواو باشە خۆت لەگەڵ هێڤی بەبێ پرسی باوکی قەت نەدەچوە دەرەوە بۆیە تەلەفۆنی بۆ باوکی کرد و بە پێی خۆی بەرەو لای کاروان ڕۆشت و نەیدەزانی چ چارە نووسێکی خراپ چاوەڕێی دەکات چیتەوێت وەردانی شەکتی جوان چیتەوێت دانانیشم دانیشە چی بوو وێنەکانت پێ نارد؟ نەخێر خۆم داوام لێ نەکردووە دەزانێت تو مەشتی پشیلەت هەیە زوو شتەکان لەبیر دەکەیت باشە بام نیش بە بیرت بینەوە ئەی تۆ نەتوت ڕۆشم کردوێتەوە ئەوە چییە کاروان ڕاستە ئەمن گوتم ڕەشی دەکەمەوە مۆبایلم بەرێ نادەمێ ئەمن گوتم ڕەشی دەکەمەوە وایە ئەوە لە مۆبایلەکەیت کەم بوو لۆ زانیاریشت سپرایزەشکەم هەموو وێنەکانتی تێدایەوە تکایە کاروان واز لە ژیانم بێنە خوا وازم لێ بێنە چۆن ژیانی منت تێک داوە ژیانی ئاراستی شتێک مەدا من نایناسم تەنها ناوم بیستووە بەڵام ژیانی منت تێک داوە من نامەوێت ژیانی کەسێکی تریش تێک بدەیت تکات لێ یەکەم وێنەی ئاراسم بۆ بنێرە ئەو کاتەمیش هەموو وێنەکان ڕەش دەکەمەوە تکایە وازم لێ بێنە کاروان وازم لێ بێنە چۆن ژیانی منت دوێران کردو بۆ تەوێت ژیانی ئەو کوڕە ژوێرانکەی وازم لێ بێنە تکات لێ یەکەم تکات لێ یەکەم تکات لێ یەکەم ئاراس باوکی کەسێکی دەوڵەمەندە بەقەدەر 1 شاخ دۆلاریان هەیە با بەقەدەر 1 دنکە زێخ ئیستفادەی هەبی لە بۆ من تکات لێ یەکەم لێت ئەپاڕێمەوە وازمان لێ بێنە خودا پێیداوە ئێمە چی بکەین بە حرام پەیدا کردی خوددام حاسەبەی لەگەڵا کات کە بە حرامی پێیای کرد بەیان بە حەڵاڵی دیساوانەی ئەخلاق بە من مەڵێەوە باشە کەواتە ڕسمەکانت بڵاو دەکەمەوە وازم لێ بێنە کاروان وازم لێ بێنە هەڵەیەک بوو کردم وازم لێ بێنە بۆ واکەیت بەسیکە خەڵکەم لە دەورمانە حەیەمان دەچێت هێڤی قوربانیەکە لەو سەدان قوربانیەی کە بە دڵێکی پاک و پڕخۆشەویستی دەکەونە داوی ئەو کوڕە بێویژدانانەی کە سەرەتا دڵیان دەبەن و دواتر لە پێناو حەزی شێتانەی جەستەیاندا هەڵیان دەخەڵەتێنن کە تازە ئەوان بۆ یەکن و بۆ یەکچان سۆز و شەهوەت بەسەریان زاڵ دەبێت و باوەڕ بە قسە بریقەدارەکان دەکەن و پشت لە خودا و دین و بەها جوانەکانی خێزان دەکەن بە پێی خۆیان دێنە نێو گێژاوێک بەڵام دەرچوون لی زۆر ئەستەما کاروان یەکێکە لەو جەلادانەی کە هێڤی کردووە بە کۆیلە و دەیەوێت پارەی پێپەیدا بکات بۆ 2000 کاروان پێیوت دەبێ قسە لەگەڵ ئاراز بکەیت و وێنەی نەشیاوی لێداوە بکەیت و وێنەکان بۆ من بنێریت ئەو کات وێنەکانت دەسڕمەوە ئەگەر نا وێنەکانی تۆ بڵاو دەکەمەوە ڕازی دیان نا ئێستا پێم بڵێ ڕازیان وێنەکان بڵاوکەمەوە ڕازیم ئەیکەی پێم دەگا ئێستا ئێستا
بەخوای گەمژەی لەو کەشە کەس وێنت بۆ دەنێرێ پێویستە بچێ ماڵەوە بە ئیسراحەت وێنەکانم بۆ بنێرە من دەڕۆم. ئەم کچە دیستەنجی نییە بەڵێ باوکم هاتەوە. ئۆف لە باوکی تۆ دوای بۆ تەکەمەوە خۆت لەگەڵ. ئای خوای گیان باوکی هێوی چەندە دڵی پاکە وا دەزانێت مەسەلەی کچەکەی شوکردنە نازانێت هێوی کچی بەدەست کاروانی جەلاد و وێنە نەشیاوەکانی دەناڵێنێت بەهەرحاڵ باوکی دەستی کردەوە بە ئامۆژگاری کچم هاوژی تەلەفۆن لە بۆ نەکردیەوە با ئێستا قسەم لەگەڵەوە کرد. کچم ئەوە سنەتی حیاتە مادەم هاوژینی سیقەت پێ هەیە ئەگەر پێت و خانەوادەیەکی باش بوو ئەمش لیان دەپرسم وڵڵا کچم ئەگەر باشن ئاوی لیمەخۆ تو کوڕەکەت دیتیە؟ باوکەیگیان دەستە ماچەکەم واز لە مۆزوعی شوکردنی من بێنە. کچم ئەگەر پێت و بەجێ بابی خۆت بکەی بڕبووە بکە زەرەر ناکەی ئێستا دنیایەکە خراپ بووە خەڵکی خراپ زۆر بووە خەڵک بە دوای زاوای باش و بوچی باش دەگەڕێ دەئێڵڵا دێئڵڵا گەر باشە داوی خوای لێدین کچم باوکەیگیان دووبارە پێتەڵێمەوە بە قوربانە بم دەستە ماچەکەم واز لە شوکردنی من بێنە جارێ لە مێشکم بردوومەتە دەرەوە ئەو بابەتە. کچێک کچم وڵە حەزیش لێ بەس هەز دەکەم شەرمێ دەکەی بیرەکی لێ بکەوە بۆ خوایێت چاوت حەزی لە میرکردنیە وەنیە باشە باوکەیگیان بیری لێ بکەوە حەیداری دەبوو باشە باوکەیگیان باشە جانەکە باشە بە قوربان ئەی هاوار ئەو بابە کۆمنی کوشت وای تەلەفۆن بکەم کە ساوەتێک پارێک ئەو لا ئیملا ئەرێ تۆ بەشەری چەند جاروتم یەکسەر تەلەفۆن مەکە باوکم لە ماڵەوەیە. ئێ باشە کاکە احتراممان هەیە لە بۆ بابت بەس پێم لێ بابت ڕۆی بەڵێ ڕۆشت ئێستا چیتەوێ بێڵێ دەڵێ لە بیرت چویتەوە چت کرد لە بۆ ڕسمەکان تەلەفۆن لە بۆ ئاراسی نەکرد باش ئێستا بۆ یەکەم بەڵام بەبێ ڕسم ناردن قوتاری ناکەی باشە خوات لەگەڵ. My name is Derek Ray, and with me for commentary is the former Arsenal and England fullback Lee Dixon. And this is where it all starts in the UEFA Champions League, the group stage and match day one. My goodness, so much to look forward to. It is Liverpool. ئەلو ئارازگان چۆنی؟ چۆنی هەیە بەجان من باشم تۆ چۆنی بە قوربان ئەوە لەکوێی؟ هەڵا دڵاکەم وا لە ماڵم یاریەکەم ئەزانین تۆ کەسێکی زۆر خراپی؟ بووە؟ چنێکە من داوای ڕسمە لە یەکەم بۆم نانێری خۆ من ڕسمی خۆشم نارد. ناکرێ بە قوربان ناکرێ من ڕسم شتیوە نانێرم. ئێ باشە چی بکەین گیانەکەم؟ وەڵایی ئەگەر تۆ ڕازیدەوە بۆ ناوی میوانم بی لە شوقە بۆ خۆمان پێکەوە کاتێ خۆش بەسەرە بین و ئەمانە. من نایم بۆ شتانە بزانە قسە لەگەڵ چیاکەیت. ێ بە قوربان ئەی تۆ داوای ڕسمم لێکەی چۆن بۆیان ڕازی ناوی؟ من لەو جۆرە کەسانە نیم خوارد لەگەڵ. ئەی هاوار من تووشی چی بووم و چی بکەم؟ ئەرێوە تۆ بەشەری خۆ دەقەی نەبردو یەکسەر تەلەفۆنەکەیتەوە. ئەرێ چ بوو چت کرد؟ چیم کرد؟ وتی ڕسم نانێرم وەرە بۆ شوقە.
الله گرتی چاک گوێگرە دەچێ شوقا ئەو کاتیش ئەمن دێم بە سەرتەندا دەدەم ئەو کات پارەکەی من خەپەتر دەبی هەمی توش خەپەتر دەبی هەردوو لامان ئیستیفادە دەکەین ئەدەب سس ئەو تۆ باسی چی ئەەکەیت تۆ من بە چی تێگەیشتووی ئەتەوێت پارە بە من پێیا بکەیت بڕۆ بێ منەتم بڵاوی بکەرەوە هەرچی ڕسمەیە بڵاوی کەرەوە دەماخسس هیچ و پوچ من شەڕەفی بۆکی خۆم ناخەمە ژێر دەستی تۆوە هەی هیچ و پوچ بڕۆ شێتە کردم جنێ بە من دەدەی ها شەرک بێ لە شەرتی خوا حەیات ببە حەیا و کەرامەتت دەبەم سەرت شۆڕ دەکەم لە نێو خەڵکی ئەوە چێە؟ باشەوە هێوی نییە؟ دلێر پێشتر لەگەڵ هێوی قوتابی پەیمانگا بوون قەت باوەڕی نەدەکرد کە ئەو وێنەیە هێوی بێت مامۆستاکان وەک نمونەیەکی جوانی ئەخلاق و ڕێز سەیریان دەکرد دلێر کاروانی نەدەناسی تێڵی بۆ ژمارەکە کرد کاروان وەڵامی نەدایەوە بۆیە تێڵی بۆ هێوی کرد ئەلو دلێر بەڵێنیدا هاوکاری بکات لە چارەسەرکردنی کێشەکە بۆیە بزانین سبەی چی ڕوودەدات سڵاو هاتی هێفی چۆنی؟ ئەوە تا ئیبینی کە چۆنە باشە هێفی بۆ هات لێ هاتووە تۆ هێڤیەی جاران نی چی بووە؟ بۆم بجێڕەوە؟ باشە گوێ بکە ڕۆژێکیان لە پەیمانگا تەواو بوو چوومە مۆڵێک لەوێ دانیشتم کوڕێکی زۆر زۆر جوان کوڕێکی بە شەخسیات کوڕێکی کەشخا سەیری چاوەکانی کرد یەکسەر عاشقی بووم ڕقممان گۆڕیەوە دوایەوە چووین لە دەرەوە هێوی شەرمی کرد ئەو ڕۆژە ڕەشەباز بکات کە چوە بۆ ماڵی کاروان و ئەویش کامێرای بەنهێنی دانابوو تەنها وتی دوای پەیمانگا ئەو کاروانی ناسیوە وازی لێ نەهێناوە تا عاشقی یەک بوون و کار گەیشتۆتە ئەوەی وێنە و ڤیدیۆی بکەوێتە دەستی گورگێکی وەک کاروان لە کۆتاییدا دلێر وتی زۆر بەسیتە ئەوە هەر هیچ نییە بخۆت بابم دەناسی هەزاری شیوامان چاکردیە بابم بەرپرسێکی گەورەیە و بخۆت چاک چاک دەیناسی هەر بە پیاوەکانی بابم تێر شەقی دەکەم و لۆت پیاو دەکەم زۆر سپاس دەکەم دلێر گیان بەڕاستی شانازیت پێواکەم هاوڕێکم سپاس دەکەم بڵێ هەموو کەسێ باوکی تۆ ئەناسێ ئەزانی کە چەند بەدەسەڵاتە هێوی جان من لە بۆ پێکەنینی تۆ هەموو شتێکەکەم قوربانت بم ئەزانی باشە ژمارەی تەلەفۆنەکەی ئەزانی 100 ژمارەی هەیە هیچ نییە ئەی خۆ ماڵیان پێزانی بەڵێ ماڵیان ئەزانم کچێ بێ ئەو وێنانەی تۆ هەمووی پێڕەشکەمەوە هەر بە شەق بەڕاستی سپاس دەکەم دلێر گیان من نازانم چۆن سپاسی تۆ بکەم بەڵام بەمەرجێک بڵێ دلێر گیان ئەبێ لەگەڵم یانی چۆن یعنی چی هێوی تێم ناگەی من هەر لە پەیمانگاوە عاشقی تۆ بوو دایم بیرم لای تۆ بوو هەمیشە خۆشم دەویستی بەڵام تۆ ئاگات لە من نەبوو ئەمەیە لەگەڵم بی من تێناگەم لە تۆ چۆن لەگەڵت بم خۆت غەشیمەکەی ئەڵێم ئەمەیە لەگەڵم بی لەگەڵم تێکەڵ بی تف داوەشیت دەنگ بەرز نەکەیتەوە بێقیمەتی هیچ و پوچ من هاتووم بۆ لای کێ
تۆ زۆر هیچ و پوچیت بێ ڕەوشت بە نەفرەت بیت هێڤی هێڤی ڕسمەکانی تۆ لای منیشە ئاگادار بە ئای خوایە ئەو سەردەمە بۆی لێ هاتووە هاوڕێ خۆت وات پێ بڵێ بۆیە وەکو شێتی لێ هات هێوی داما و بەدبەخت نەیدەزانی چی بکات و ڕوو لەکوێ بکات زۆر بیری کردەوە دوازار بڕیارە ڕاستەکەی دا و بزانین بڕیارە ڕاستەکە چییە خێرە برەمەها بێ دەنجی دانیشتینە سابیری برام خێر مایە دیار لۆی باسکە مام بەخێر بیت بەخێر بیتەوە باوکێکیان سەلامەت بی کچی خۆم کوی باشی سپاس مامەجان سەلامەت بی باوکە ئیشێکی زۆر زۆر زەرورم پێتە باشە کچم باشە دیار بۆی باسکە ماما ڕێحانم بە چاوەکانی خۆم بینی لەگەڵ کوڕێ پێکەوە سوڕانەوە پێویستە تۆڵە لە هەردوو چام بکەمەوە سابی لەکەیەوە ئەو شتانە لای تۆ ئاساییە کچی تو باش دەزانی برازای بدا وا عادەت و تەقالیدی مەش چاک شارەزای بەڵام دیارە لەو عادەت و تەقالیدا هاتیە دەرێ ها برا ئەم هیچ خۆتان بشۆژ مەکەن ئەمەیە کچی خۆم باشتر دەناسم دەخینیتن لەوانەی برادری خۆی بیتن سابیر دیارە لەبیری چۆتەوە ئەمە چینە کچەکەیت و برازای منە شەربی لە شەرتی خوای سەلمان شۆڕکە بەدەستی خۆم بپوشە برا لە پێش ئەو کچێ و قسانە مەکە باشە هەرێ کچم گوتت ئیشم پێتە هیچ باوکێکیان من ناڕۆم سابیر گوێ بگرە ئەگەر بێت و پشتی کچەکەت بگری ئەوە لە ئەخلاقی مەدانیە جالۆ خۆت لەگەڵ کچەکەت دادەنیشی و تەمبەی دەکەی تێگەیشتی برا ئەو مشکلانە دەبی بە شوێنەی هەل بکرێ نەک بەهات و هاوار و هەڕەشە و جفوانە کەینی مۆدی لە ئەو لێدان و کوشتن و بڕین و ئەوە بە هێواشی هەل دەکرێ هەموو شتێک فکری لێ بکەوە هێوی کارتەکەی باوکیشی سووتا هانایی بۆ بڕیارە خراپەکە برد ئای خوایە گیان هێوی بۆ ئەو ڕێگایی هەڵبژارد چونکە خۆکوشتن بژاردەی کەسە بێدەسەڵاتەکانە بابزانین چی ڕوودەدات ئای ئافرم هێوی بیری کردەوە کە خۆکوشتن تاوانێکی ئێجگار گەورەیە کە هەم دنیا و هەم قیامەتیشی لەدەست دەدات بۆیە بیری کردەوە چارەسەری کێشەکەی ئەو لە لای مامۆستا دارایە مامۆستا دارا کۆمەڵاسێکی سەرکەوتوو بوو قوتابیەکان خۆشیان دەویست پیشەی ئەو لە پەیمانگا توێژەری کۆمەڵایەتی بوو تا ئێستا بە بلیمەتی و بە حەکیمی خۆی چەندین کێشەی قوتابی و خەڵکی چارە کردووە بۆیە چووە لای ئەو بەردەوام دەگریا کچەکەم ئەو گریان بۆ چییە؟ تەماشا بکە تەماشا بکە دەناسیەوە باشی نیشت پلێک کە هاتی لایەن باش بۆ قوربان هەر مشکلێکت هەبی پێکەوە چارەسەری دەکەین بەڵام کوچۆن تەماشا بکە بە عەقل باشە ئێستاش چ مشکلێکت هەیە بە ئارامی بەهێمنی بۆ باسکە باشە ها ئەوەی دەی ئەو ئاوەش خۆوە
ئارام بۆ دەی کچێکم دەی دەی بابی ئافەرین سەبر 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 کچی خۆم سەبر ئێستاش دەست پێ بکە باشە بەس ئارام بۆ بۆ لێت تێبگەم مامۆستا ئارام بۆ کچی خۆم توانێت قسەم بکەیت ناتوانی سەحەت بکە پێشەوەی بێ بە ئێرک بۆ پێستم خۆم بکوژم یعنی خۆکوژتن چارە سەرە نزان چی خۆی دەگوژیتن کچی خۆم ئەوان هیچ دەسەڵاتیان نییە ئەوان زەعیفن وانە چ قازانز دەکەیەوەی آخر مامۆستا من دڵنیا ئەگەر خۆشم نەکوژم ئەمکوژم کچی خۆم تەماشێم بکە لە ژیانی خۆ دەبێت تۆزێک زەرەر بکەیت زۆر باشترە کە هەموو ژیان لەدەست بدەیت چی هەم باشترە وای قسە دەگەتن تکات لە دەکەم قەنەعەتم بە قسەکان بکە باشە ئەمە لێرە دانیشتی من مەسلحەتی تۆم دەبێت دەی کچی خۆم بەردەوام بە مامۆستا لەکوێوە بۆت باس بکە کچی خۆم مۆزوعەکە چییە لە سەرەتا هەتا کۆتایی بۆ بەئەسکە بۆ هەموو تەپاسەکان تێ بکەم باشە کچی خۆم بیا مادەم مامۆستا گوێ بگرە ڕۆژێکیان لە پەیمانگاوە تەواو بووم و چوومە کافتریا و لەوێ کوڕێکم بینی کوڕێکی زۆر کەشخۆ جوان بوو بە چاوەکانی عاشقی خۆی خۆی کەنجی تازە یان قەدیمە ماوەیەک پێش ئێستا بوو دوایەوە بەرەبەرە هەڕەشەی لێ کردم و من دڵنیام کە ماڵەوە بزانن ئەم بە کۆشە خۆرسمەکانی دیت کە بڵاو بەرتۆ بەڵێ هیچ کریا هەتا ئێستا مەدەن هەڕەشەکیان کەسێک باسی کرد بیتن نردراوەتەوە بۆ کوڕێک لە پەیمانگای خۆمانە ئەو بۆ توی گوت مامۆستا ئەوەش کۆتایی چیرۆکەکەی من بوو تێگەیشتم چەند جار نەسیحەتم کردی چەند جار پێم گوتی ئاگاد لە خۆبی نازانی ئەو هەموو گورگە لە دەرێ هەیە نازانی ئێستا بە باشی دێتە پێش بەڵام ناخی پیسە ئەوە سەدەبی با واپیمان نییە ژیان گۆڕەیە بە خۆت دەزانی وایەوە نییە ئێستا ئینشاءالله حەلی دەکەین باشە چارەسەر دۆزینەوە پێکەوە بەڵام دەبێت یەک هەنگاوی بکەم ئەویش ژمارەی بابتم دێ وێ قسەی بکەم نە مامۆستا نابێت باوکم بزانێ ئەم کوژێ نابێت باوکم بزانێ مامۆستا ئەمن بەڕێگاش قسە لێ کەم کچی خۆم نابێت ئەوەی دۆم بە زێبێرە ئەمە چارەسەری دەکەم ژمارەکەم دێ پاشە مامۆستا نابێت ئەم کوژێ من دڵنیام ژمارەکەش دێ بێخەم بە ئەم چارەسەری دەکەم باشە دەبێت ئاگاداری باوکتان چەندە ژمارەکە کچی خۆم دوایەوەی هێوی چیرۆکی خۆی جێڕایەوە مامۆستا دارە بڕیاریدا پەیوەندی بە باوکیەوە بکات دوجار مامۆستا دارە قەناعەتی بە هێوی هێنا کە نابێت کێشەی لەو جۆرە لە خێزان بشاردرێتەوە بۆیە بەهێمنی تەلەفۆنی بە باوکی هێوی کرد و پێیوێت هەتا پەیمانگا وەرە هێوی جواب ناداتەوە کاکە دەسەبرەکی بگرە نای خوای بینە ئەنگۆ عەجەلەتان چێ بە پێش ڕووداوەکان دەکەون دەسەبرەکی پێ بچینە لای مامەسا ئازادی بزانین ستەرێ ڕاستی دەترسیم زۆر دەترسم کوڕم هاوکە ترسی ناوێ جارێ با بڕۆین بالفعل ڕاست دەکا سەبر بگرە ئەوەی لەسە سەبریانە لەسە خێرانە فەرمۆ سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵا وبەرەکاتوه یاخۆ بەخێر باوکی کە هات پێی سەیر بوو کە هێوی لە پەیمانگە دەبینێت فەرموو داش برا فەرموو هێوی ئەوە چی دەکەی لێرە هیچ نییە فەرموو داشە فەرموو داشە مامۆستا چڕوو دەدا هیچ ڕوونادە دانیشە دانیش فەرموو یاخۆ بەخێر بێ یاخۆ بەخێر بێ چ دەبێت مامۆستا هیچ نابێت ئینشاءالله هەموو شتێک حەل دەبێتێن هادێ بووە ئەو کوم بە تەلەفۆنم بۆ کردی جوابە نەدەداوە کچ پێم بڵێ چ ڕوویدا مامۆستا
ئەو کچە ماوەیەکی زۆرە تەخەڕوجی کردیە ئەوە 2 ساڵە تەخەڕوجی کردیە ئێستاکە لە ناو پەیمانگا و لە لای جەنابەت سابیر خەریکە شێت بوو ئەوە چی خۆمە سابیر برایان ئێستا هەموو تێ دەگەێنم بەڵام بەس بۆ نەوەی ئەم ناتوانم بەڕاستی بۆ توندی بۆ ئەوەی هادێ بۆ پێکەوە هەمووی چارەسەر دەکەین هەموو تۆ دەجێڕوە ڕووی لە دەجێ دواتر مامۆستادارە دەستی کرد بە جێڕانەوەی چیرۆکەکە. هەندێک ڕسم شتی بڵاو بوو ئەوە چی دەڵێ مامۆستا سەبرتە بی برام سەبرتە بی باوکی شێت بوو هاواری لێ هەڵسا. لە کۆتاییدا مامۆستادارە وتی شەڕ و ئاژاوە و تۆڵەکردنەوە کێشەکە گەورەتر و ئاڵۆستر دەکات تەنها یاسا ڕێگا ڕاستەکە. تو بوویە ئەو کچێک کە شت لە بابت بشاریەوە پێشکەوە بە ئامانەتەوە پێش بێت دەکرێ من هات بۆ لایەتوو بەڵام ئەتوو خەریکی هەڕشکردنەوەی بەرامبەری برازاکەت دوێ نەیتوانی قشاوە باوکە من هاتم بۆ لای تۆ بەس تۆ لەگەڵ مامە سابیرا خەریکی هەڕەشکردن بوون لە ڕێحانی ئامۆزام وەڵڵاهی ڕاست دەکاتن دەزانی هەردووکتان مەوقفشتان بەرامبەر ئەو کوڕی خرابوو دیدت ئێستاوا بە خۆی دیتە داخوازی کچەکەمی بدەمێ بیرکردنەوەکەتان زۆر خراپ بوو هەردووکتان ئەو ڕۆژەی ڕێحان کە باسی ڕێحانمان دەکرد بەرێ دانش فەرموداش هێڤی تۆ چی شت بە ویستم بن هەموو ڕاستیەکانت بۆ باسکەم وەڵام ئێوە هەڕەشەتانت کرد هیچ نەبووە ئەم دەسوبان کردیا دەزانم کێشەکە گەورەیە باشە دەزانم پێویستی بە توندی و پێویستی بە هەموو شتەکە بەڵام ئەوە چارەسەرکردنیە دەبێ ئەمە بە عەقلانە پێکەوە چارەسەری بکەیت ڕێیت وەرنەگرم جێلەڕ ئێم بگرا جیهاد قەناعەت پێ هات جیهاد مەسلحەتی تێدا بوو ئەی بەکاری مامۆستا ئەمە ئەخلاق و کەرامەت و شەرەفمان هەیە مامۆستا کەسێک پێوی ئەخلاق و کەرامەت و شەرەفی با لەناو ببا بەدەستی خۆم دەیکوشم دەزانم گەورەیە مشکلەکە بەس بە کوشتن حەل نابی ڕێگا هەیە لە مامۆستا دامان لێکرایە نەیکوشی دەزانم مەحاڵ سابیت دەبی خۆمان ئامادە بکەین و تۆڵی خۆمان بکەینەوە کاکڕەفیق ناتەوێ حەقی کچەکە بسینی کەواتە جنەڕەکەن بۆیە بە باوکی گوت تکایە ڕازی بە باواز لە حەلی عەشایری بهێنین یاسا سەروەر بێت هەمویان چاوەڕێی وەڵامی باوکی هێڤی بوون. یاسا مامۆستا باسی یاسامنەوە دەکات کچەکەم ڕسمی نەشیاوی لای خەڵک بێ من چاوەڕێی دەستی یاسا من بەدەستی خۆم دەبێ پێکوشم سابیر ئەوەی لە بن قەومایە لە کەس نەخۆمێ سابیر برام سەبەر بێ شنیە حەزم کاکڕەفیق ئەگەر ئەوە چارەسەرە ئەو بن ئەی دەبینی پرۆبیکە بە زەرەری زۆترە زەرەری ئەوە عیلاج نییە ئەمە ئەلحەمدوللا وشکە خوا عەقلی داینێ بانبیرکەین و دووسێ هەنگاوان بکەین ئەو جار بریان لەدەین تکای بابەهێمنی مشکلەکەی حەکەی دەزانم قورسە ڕاست دەزانم بەجی ڕابڕا بگرە حەقی دوو کچەکەی دێ مامۆستا ئەوە عەبدی لەنەو ناخی مندا هەیە خەریکە دەمکوژێ مامۆستا تۆ هەستی پێ ناکەی کاتێک کە کچەکەت ئەخلاقی نامێنێ دەزانی یعنی چی مامۆستا برام مامۆستا تۆ هەست بۆ ئاگری ناخم ناکەی خەریکە سەرتاپای گیانم دەسووتێنێ
ئەوەستا بڕوومان نەما ئەو کاتێ ئابڕوو نامێنێت یعنی مردن یعنی چاوشۆڕی یعنی دەبێت ئەو مەملەکەتە بەجێبێری و سەری خۆت هەڵگری مامۆستا برام خۆت مەکە برام دەسەبر دەبی چاوەکەم ناوم دەسوتێن مامۆستا برام لەسەر خۆ بە چاوەکەم لەسەر خۆ بە ئاگرنیە نەکوژێتەوە تلۆ هەدری خۆتون کردیا ساری کاکڕەپێت لێ تێ دەگەم باش تێ دەگەم کچای خۆش کچی خۆمە بەڵام وعد دەمێ کە حەقیقەت کوراندی وە ڕاستەڵام دۆشی وازە نەبێت زۆر باش بزانی چی بۆ دەدات سوپاس بۆ جەناب مامۆستا هەموو شتێک خێر دەدا ئینشاءڵڵا بڵێت هەمیشە لە کات ئاستیارەکاندا دەبێت گوێت لە عەقڵی خۆت نەگری دەبێت گوێت لە کەسێک بگری کە لە دەروێ ڕۆداوەکەیە گوێ لە کەسێک بگری کە توێژەرێکی کۆمەڵایەتی یان پیا ماقوڵێ بێ گوێت لێ دەکرد مامۆستا بزانین چی ڕوودەدا ئینشاءڵڵا هەموو شتێک خێر دەدا ئینشاءڵڵا لە کۆتاییدا بڕیارە ڕاستەکە درا و سکاڵایان دژی کاروان نووسی و لە شەوێکی درەنگدا پۆلیسی نهێنی بە فەرمانی دادوەر هەڵی کوتایە سەر ماڵی کاروان و کاروانیان دەستگیر کرد. بۆچی هاتی ئێرە؟ چییە؟ پێ ناخۆشەوە ببینم ئەزانی ڕۆژ ڕۆژی منە دنیا چەند شەوەزەند و تاریک پێ ڕۆژان هەڵدێت خوددا بۆ گەورەی خۆیەوە هەڵەی من و تۆی پۆشی بەڵام تۆ بۆ بچووکێتەوە حای منت کرد من هەڵە بوو من نەدەبووە وا بکەم من زۆر زۆر هەڵە بوو من پیسم من مرۆڤ نیم لە باز نێ مرۆڤ بووم دەرچووم ئێستا ئێرە شوێنی منە ئێرە باشترین شوێنە بۆ لەبەرەوەی من هیچ نرخێکم نییە هیچ من نرخی خوشک و داچی خۆمم نەزانم بێ ئاگا لەوەی کە بیر بکەمەوە ڕۆژێک دێک کوڕێکی ژوار لە خوشک و دایکی من بکەن بەڵام تو خوا یەک داواکاری بێ تو خوا گەردە نمازە Thank you.